بەلای خوا من محەممەد جەهادی لە شاری سەخز خەریکی کاری چقۆم ئەلان 12 ساڵە خەریکی چقۆ دروستەکەم. علاقەی من بەم کارە فراوان بوو، علاقەیەکی زۆرمی بوو. ئەو وەختەیش برا گەورەکەم ئیشی ئەم کاراکە، ئەلان نزیکی 30 ساڵە کاراکە، لەبەر خاتیوەی شتێکی دەسە و کارەکە بەدەست ئەنجامەدرێت علاقەیەکی زۆرم پێ بوو. هەروە گەرم و ئەم کللتورە لە بینی کوردا نەفەوتێ، هەمیشە ببێ بە خاتیەوەی کەیسە شتاکی معمەلیاتوتە سەرکار چقایەکی شیرکەتیە ئیژی سونەتیەکان بمێنێ. دروستکردنی چقۆ لە دوو دروستیەکان، یەکیان پۆڵای ڕەشە، یەکیان پۆڵای سپیە. ئێمە زیاتر لە پۆڵا سپیەکە کارەکەین، لەسەر پۆڵا سپیە ئیشەکەین و هەروەها ئەم وەرەقەکە ئەیبینن ئەمە لێرە ئەیبڕین بە قەیچی گەورە هەیە کە گیۆتۆنی پێڵێن، شاخە شاخای بڕین بۆ شێوە، ئەم شێوە تەقریبەن ئەیبڕین. ئەمەش ئەکەین بە دوو دانە کە بڕیمان ئەوەختە دین قسمەت یەکەینەوە بەم ئەندازە دووبارە بڕینەوە، ئەم ئەندازە ئەیبڕین کە بڕیمان جەمعاوەریەکەین و ئەینێرین بۆ شاری زەنجان. لەوێ چەکوشی برقی لێیە، بە چکوشی برقی بۆمانە کوتن، یعنی کینەکەی چۆنە تەرەفێکی بۆمان ناسکەکەنەوە. ئەمە پشتی چقۆکە بێت، ئەم تەرەفێمان بۆ ناسکەکەنەوە لەبەر خاتری ئەوەی کە ئێمە زەحمەتێکی کەمتری لەسەرای کێشین، بۆ ئێمە عەزیەتی کەمترە. گەرەکمانە چقۆیەکی زامندار دروست بکەین. تێغەکەمە کە بەم شێوە بوو تین ئەیبڕین، ئەمە بەش دوو دانە چقۆیە. لەبەر خاترەوە زیاتر ناسکیەکەینەوە ئەم تێغا بڕشی زیاتر بێ، تێغ هەتا ناسک بێ زیاتر بڕشیە باشتر ئەبڕێت. تێغەکە قەوی بوو بڕینی نییە، نابڕێت، ینی ناچێتە ناو شتەکەەوە بڵێن شتێ پێ بڕم. کاری ئەم مەرحەلەیە فیعلەن تەواو بووە، ئەوە شقڵەکەمان دەرهێناوە چقۆکە بەو شێوە باس کاری لەسەرەکەینەوە، ئەبێ جێی زامنەکەی بۆ دابڕین، کونی بکەین لێرە، دوای کارەکانی تری ئەنجامەدەین. وەختێ ئەم شیارەتیەکەی لە بەخاتی کە ئەم زامنە ئەکەوێتە سەر دەستکە چقۆکە، ئەکەوێتە ئەو بینە و نایڵێت چقۆکە جەمەوە بێتەوە لە حینی کارە، لە وەختێک کە کاری پێەکەی ئیشی پێەکەی چقۆکە جەمەوە نابێت. دوایەوە کە ئەم کاریشی تەوا بوو جێزامنەکەمان تێکرد، ئێوە قسمەتەی نییە شیارێکی تێخین، خەتێکی تێخین لەبەر خاتیەوەی کە زمانی ئەم چقۆ بەسراوە ناخوونی لێکی دەکەیت چقۆکە باز دەکەیت. چقۆکەمان دین لێرە بەو سمبە جێ کونەکەی دیاری یەکەین. ئەو زمانێک کە جێ کونەکەمان دیاری کرد چقۆکە خێنە ناو کوورەکە با سوورۆ ببێ، کە سوورۆ بوو ئەنجا دین مۆری یەکەین و کونەکەی تێەکەین بەو دڕێڵە. ماوەیەکیش لەم مۆری ئەرفانە ئیسفادە بکەن. ئەوە مۆری ئەرفان نووسراوە 1980 لەو کاتێک کە ڕژیمی بەعس کوردەکانی ئەرفان کرد. بەداخەوە مۆرەکەیشم شکاوە، چەند ساڵی ئیسفادەم لێکردەوە مۆرە. ئەمەیش مەجموعی ئەو مۆرانەیە کە ئیسفادەم لێکردووە داومە لە چقۆکانم. ئەلان چقۆکەمان سوورۆ بووە بەو شێوە
مۆری کوردم هەڵبژاردووە لەبەر خاتیوە خۆم کوردم و نەتەوەکی کوردم ئەلان چقۆکە کونی یەقین ئەوە جێی کونی چقۆکەیە وەختی ئەو دەمە چقۆ وەسڵەکەی بە دەستکەوە ئەبێ حتممە کونی تیان لێ ئاو کونی کەین دووبارە چقۆکە خێنە ناو کوورەکە لەبە خاتی ئاوکاری یەقین چقۆکە ینی سفت یەقین جنسەکەی ڕەقترەکەینەوە ئەوە چقۆکەمان دێنا سوور بووە ئەیکەین بە ڕۆغەنە بۆ خۆی ئاو هەڵەگرێ ئەمە پێڵێن ئاوکاری هەلا ئاوکاریمان کردووە فعلەن تێغەکەمان گەرمە تمەشایەکی یەکەینە دووبارە بزانێکی لار هەیە یاننا کە زانیمان لار نییە ئیشتا ساردۆ نەبووە ئەکەین بەم ئاوە لەبەر خاتیەوەی ساردۆ بێت و خاصیەتەکەی لەدەست نەیە کەیفیەتەکەی نەیەتە خواردنەوە ئەگەر زوو نەیژەنین بەو ئاوە کەیفیەتی دەمە چقۆکەمان دێتە خواردنەوە یعنی کە هەتا زیاتر گەرم بێ کەیفیەتەکەی دێتە خواردنەوە بێ نابێ بێڵین ئەو دەمە چقۆ گەرم بێت زۆر وەساکارمان هەیە بۆ جوانکاری چقۆکەی دێتم پیشانەی خەتی تێخا یا ئەمانەی خەتی تێخا چەندانە خاڵی لێدا بە سمبە بەڵام من و کارانەی لەگەڵ ناکەم چونگە گەر ئەو کارەی لەگەڵکەیت ئەو چاڵانە یان ئەو خەتانە کە تیکەوتووە پڕەبێت لە چڵک و باعثە بێت کابرا شتێکی پێخوا بۆ بنیام زەرری بوێ کاری دەمە چۆقەمان تەواو بووە حازری ئەوە بووە کە بیخەینە سەر دەستکە چقۆ چەند نوع دەستکە چقۆشمان هەیە نوعێکمان هەیە کە ئەم وەرەقانەیە ئەمەش بە حاڵەتی وەرەقە خۆمان داهێنین ئەی بڕین بۆ شێوە ئەمە پێڵێن مایکا ئەمانە جنسی مایکایە زۆر جنسێکی سەنعەتی و محکەمە هیچی لێ نایە خراپبوونی نییە ئەمانە بە کەمی خراپ ئەسڵەن خراپ نامن ئەمانە ئەمەش باغەیە خارجیە لە خارج دروستیەکەن چین هەیە تایوان هەیە ئەمە شیشەییە ئەمیش هەر بۆ دەستکە چقۆی ئیسفادە لەکەن شتێکی جوانە ئەمەیش زەردە ئەلان گەرەکمانە بۆ ئەو دەمە چقۆ کە دروستمان کردووە لەم مایکای ئیسفادە بکەین کە جنسێکی زۆر جوان و محکەمە بەو شێوەیە دەستەکەی دابڕین ئەلا خەریکی کونکردنی دەستکە چقۆکەین ئەیدێنێ بەرگیرە دەمە چقۆکە هێرین ئەبوو شێوە دایێنێن لەسەر چقۆکە دەمە چقۆکە کە هێرین یەخەین سەر دەستکەکە کە مقداری کارمان لەسەر بووە ئەندازەگیریەکی یەکەین بزانین کاری ماوە یاننا لێرە کاری ماوە بێم دەمەی مقداری بێتە دەرەوە لە دەستکەکەی زیاتر دەرکەوێ پشتەکەی شێروەتر ئەبێ ئەو شیارە کامەڵەن بە دەرەوە بێ بۆ دروستکردنی چقۆیەک بە کولی نزیکی 20 مەرحەلە کاری هەیە ئەبێ 20 مەرحەلە دانە بەدانە کاری لەسەرکەی تا چقۆیەک دروستەکەیت هەروە دروستکردنی چقۆیەکیش سەعات و نییە تا 2 سەعات وەختە باس
ئەم مەرحەلەیشی تەواو بوو ئەنجا دینە سەر مەرحەلەی بەعدی کە بۆڕاقکردنی دەستکەچەقۆکەیە یعنی پارچەیەکی پۆلیشمان هەیە ئەم پارچە خەینە سەری ئەمە سابوونە بۆ جوانکردنی دەستکەچەقۆکە ئەیدەین لەو پارچە دەستکەچەقۆکەمان جوانترە بێ سابوونەکەماندا لە پارچەکە لەبەر خازیەوەی دەستکەچەقۆکەمان جوانترە بێ بۆڕاقیەکە بۆڕاق دەمەچەقۆکەمان کە تەواو کرد دەستکەچەقۆکەمان کە تەواو کرد بە هەر ئەندازەیە کورمان کرد بێ بزمارێکی لێین کە بۆ ئەندازە بێ نابێ بزمارەکە شل ببێت لەق بێ پێشتر چاوەچەقۆمان حازر کردووە چاوەچەقۆکەمان کە لێدا ئەی کوتینەوە ئەوە تا چاوەچەقۆکەمان لێدا چەقۆکەشمان سفت بووە مەرحەلەیەکی ماوە مەرحەلەی زامنەکەیەتی زامنەکەی لێ دەین کاری تەواوە بێت و تیژ یەکەین وەسەلام ئەمەی زامنەکەیە بە ئامر قوڵفی سفتیەکەین سەر دەستکەچەقۆکە ئەبەو شێوەیە چەقۆکەمان تەنها کاری تیژکردنی ماوە هیچ کارێتری نەماوە تیژ یەکەین و ئامادەی ئیسفادەکردنە ئیستقباڵی خەڵک حەمدی خوا خراپ نییە لە چەقۆی سونەتی خۆمان ئیستقباڵێکی باشیە خەڵک ئیستقباڵی لێکە تا چەقۆ خارجیەکان چونکە شتێکی دەستکارە خراپ نییە لە کولە چەقۆکانی من زیاتر ئەڕوا بۆ عێراق بەڵێ من زیاتر مشتریم لە عێراقەوە دێ چەقۆکانمە بابەتجیم لێ بە زۆری چەقۆکان لە عێراقەوە مەسرەفە بێ جاران لە دەستکی چەقۆ بۆ دەستکی چەقۆ لە شەقی ئیسفادەیانە کرد ئیسێشەر ئیسفادەی لێکەن بەڵام ئیسفادەکەی کەمتر بووە بە خاتریەوەی کە شاخ دروستە جوانە بەڵام ئەو شاخی کە جوان بێ گرانە دەست ناکەی بە کەمی دەسەکەوێ و هەروەها شاخیش گەرم ببێت لاروگێڕە بێ ئەو شیارێکەتی خراوە گوشا دەبێتەوە و هەروە حاڵەتێکی زیینبوونەوەیشی هەیە شاخ میکرۆ بگرێتە خۆی زیاتر بە خاتریەوەی ئێمە ئیسفادەی لێ ناکەین ئەلان دەستکایەکی محکەمتر هەیە جنسی خاستر هەیە لەوانەیە ئیسفادەکەین دوای هەموو کارێ ڕێز و پێزانینی خۆم پێشکەش بە برا خۆشەویستەکەم وەستا ئەحمەد جەوشەنی یەکەم کە شاگردی وم لە بەردەست ئەوە فێری کار بووم ئەلان 12 ساڵە بۆ خۆم ئیشەکەم حەمدی خوا لە کارەکەشم ڕازیم و هەروەها تەشەکر و قەدردانی یەکەم لە سازمانی سەناری دەستی وستانی کوردستان و هەروەها ڕێز و سڵاوم هەیە بۆ بەڕێوەبەرانی ئەم پرۆگرامە کە زەحمەتیان کێشاوە هاتوون لێرە زەحمەتیان کێشاوە و ئەم پرۆگرامان دروست کردووە بۆ بینەرانی خۆشەویستی شەبەکەی پەیام ئەنجا بزانین چەقۆکەمان بووە کایانە